بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان ألهاكم التكاثر حتى زرتم المقابر خەڵچینە هەڵپەکردن و پێشبڕچێتان بۆ زۆرکردنی ماڵ و منداڵ و سامان و کۆشک و تەلار و هەتا دوایی ئێوەی سەرگەرم و سەرگەردان و بێ ئاگا کردووە لە خوداناسی و دینداری هەتا و کاتەی کە دەمرن و دەبرێنە گۆڕستان دەخرێنە ناو گۆڕێکی تەنگ و تەسک و تاریکەوە كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون واز بهێنن لەمە دوا دەزانن چ قڕێکتان بۆ خۆتان گرتوتەوە چ بەڵایەکتان بەسەر خۆتان هێناوە دیسانەوە دەڵێم واز بهێنن كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم واز بهێنن ئەگەر ئێوە دەتان زانی بەزانین و دڵنیایەکی تەواوەوە وا بێ ئاگان نەدەبوون لە خوداناسی سوێن بە خوددا بێگومان دۆزەخ دەبینن دۆزەخێکی تۆقێنەر و پڕ لە ئازار و ناسۆرە ثم لترونها عين اليقين دووبارە سوێن بە خوددا دۆزەخ بە چاوی سەرتان دەیبینن بە ئاشکرا و دڵنیا دەبن کە چەندە سام ناکە ثم لتسألن يومئذ عن النعيم پاشان سوێن بە خوددا لەو ڕۆژەدا پرسیارتان لێ دەکرێت دەربارەی هەموو ناز و نیعمەتەکانی دنیا چۆنتان پەیدا کردووە و لە چیدا بەکارتان هێناوە